هات در شور لاوا شیرنا ئەوڕێکی داوا ئیشارێکم بۆ لێدا جوابی ئیشارەی داوا بە قاقا و بە پێکەنین ڕووی تێکردم سوڕاوە وتی ئەمنت بێ چۆنم دەڵای گوڵم خونچەم داوە خڕ و پڕ و ڕێک و پێک لەبار و مەستە چاوە ئەبرۆی وێنەی ماری ڕەش لە بۆ شەڕێ وەستاوە لێوی لە خۆوە سوورن هیچ ڕەنگی لێ نەداوە گوڵمەی دەست و زور دەچێ دەڵای نەقاشی کراوە ئەمکی هەناری گوڵدار وا کراسیان هەڵداوە سینگی وەک باغ و بێستان هەزار گوڵی لێڕواوە گەردی وێنەی شوشەیە پڕ لە عەتر و گوڵاوە من بە مەحتیدا ڕۆیم تا بۆ خۆی بتیتەواوە جوابی بەڵێم لێ دەویست بەڵێی دەنگی دەداوە کەوتینە ڕاز و نیاز هەتا بۆ بە ڕۆژ ئاوە ئەوی لەمنی دەپرسی و ئەمنی جوابم دەداوە پرسی زەرانت چۆنە تا ئێرە چۆن هێناوە ئەوەی ڕاستی بۆ پێم گوت بۆم لە بنی کۆلکەی داوە وتم تا بڵێ فەقیرم وەزعی ماڵم شێواوە نە دووکان و نە ماشێن پاروێک نام قمێک ئاوە نە باغ نە پارسێک زەوی خوا بەشی منی نەداوە ماڵم لە کوێرە دێیە خۆسە دێکانی ناوە خانوون لە دێش لە گۆڕنیا لە پاڵک ساز کراوە دیواری لە قڕ و لەبەر بەگڵی ڕەسوە کراوە دەرکەن لە داری بیە لا قەرەق چۆن بڕاوە پەنجەرەشن هەر ئەوە نەجاڕی لێی نەداوە دەستگری باوکی خۆنم بە تەمشوێی تراشاوە دارڕێی بانە کەشمان بە ئێڵ و مازووی کراوە بەڕشی کاشانە نییە بەڕێی لێ ڕاخراوە دەلاوی زوێنی ڕەنگی وێستا لە بۆ نەکراوە هەر لە بۆ چاولێکردنی ڕەشوستێکم داناوە ماشێنی هاتوو چۆیەم کەرە و کورتان کراوە شوغڵی من کارگەریە بەیانی تا ڕۆژاوە بەهاران دەچمە کوورێ خوا قسمەتی واداوە دەچم بۆ حەجەم مستەق قرچەک یا خاتوناوە یا مەندیقەی دەوڵەت خان یا دەسما حەسەناوە لە تاکستانیش بوومە چوومەتە شاری ساوە لە ورمێشم کار کردوە تەورێزم سەر لێداوە چوومەتە لای نەغەدەش لەوێشم ڕەنج کێشاوە بەیانانم چەوەندە لاف و سەر دەرهێناوە خولاسە چەند لاپەڕێکم لە ژینی خۆم هەڵداوە کردمە داستانێکی چووک لە بۆ یارم گێڕاوە وتم ئاوایە وەزعم وام لە ژێڵا هێناوە بەڵام بە مەردی ژیاوین قەت منەتن نەکێشاوە هەرفزاری کەستین و شاش و باشن لێداوە
برم دێنی لە ژێربار لە دڵ دەرد و غەم و ژان یەکجاری دەم بێ ڕزگار بۆ خۆم دەبم بە پادشا و ئەمیر و سوپاسالار یارم جوابی دامەوە وێنەی دووتی خۆش گوفتار سوێندی خوارد خۆشم دەوێ سوێند بە خاڵقی جەبار دەستن بە کتێبێ دادا لە زیاتی جارێک سەد جار قەول و بڕیارندانە کە ڕۆژگار و کە شەوگار پێکەوە بیم بەدامی بە کوێرای چاوی بەدکار بە فەقیریم ڕازی بۆ لە بۆ من بوو بە غەمخەر ئاپارتومانی ناوێ دێتە کەپری لار و خوار سەبارەت ئەبە و عشقا حەزە بەجێ بێڵە شار هەرچەند پەروەردەی دەشتا بەڵام دێتە لێڕەوار دەبێت بە بووکی لادێ و تێکەڵ دەبێت لەگەڵ کار شان بە شانی من دەیکات تا ئارەقی دێتە خوار دێتەوە سەرجلی کورد ڕێی دەدامە تۆشاڵوار ئیتر ئارایش ناکە وەلای ناوە بە یەکجار بەوەی دەڵێن کچی کورد وا بۆتە مەردی ڕۆژگار ئەوەیە عیشقی ڕاستی نەگەڵتە و بەزم و قومار چونکە ئەو هێندە خاسە خۆم میش دەبمە خزمەتکار قەدری لەسەر چاوانمە تا ڕۆژی مەرگم نازدار حەسانەوەم یەکجاریە لە دەست خەمدەم بێ ڕزگار یەکجاری دەیکەم تاعەت ئەمری خودای کردگار چونکە ئاسوودەی کردم لە من بۆ ڕۆژەویتان ئەی گەنجی قاڕوونی دامێ بووم بە ئەرباب و سەردار یار شامڕ شای پەریانە من بووم بە بابای عەیار خوداش خۆشبەختی کردم نەسیبم بۆ گوڵ عوزار خوداش خۆشبەختی کردم نەسیبم بۆ گوڵ عوزار